بۆ ئەوەی کە باسی پاکردنەوەی شاری کەرکووک بۆ خۆڵ و خاشاک بکەین. ئەوەی کە ڕووی داوە لەم هەفتەی ئەخیرا زۆر با بڵێن مستەوای پاکردنەوە لە کەرکووکە زۆر دابەزیەوە، ئێمە خۆمان درکی پێەکەین و ئەزانین. ئەویش هۆی ئەوەیە کەمانەوێت جەنابتان لە ڕێی کامیرەی کەناڵە بەڕێزەکانەوە پێتان بگەێنین پارەی پێشووی ئەوەی کە هین کرابوو دانرابوو بۆ پاکردنەوەی شاری کەرکووک ملیار و 200 بوو، دوای ئەوە کرایە 600 و ئەو 600 بۆ ئەم مانگەی ئەخیر کتابێکمان بۆ هات لە بەلەدیاتەوە کە گوایە لە 600 ملیۆنەوە بووەتە 200 ملیۆن مانگانە بۆ پاکردنەوەی شاری کەرکووک. ئەو 200 ملیۆنە بەڕاستی خۆشتان نەزانن بەشی شارۆچکەیەک ناکە، نەک شاری کەرکووک بەم بەرفراوانیە و گەورە بوونەوەیە و ئێستا خاصەتەن ئێستا ڤایرۆسی کۆرۆنا کە مەوزوعێکە لە کەرکووک و خاصەت لە عێراق و لە کەرکووک باسەکرێ و ڕووی داوە ناتوانینەوە بشارینەوە. ئەو پاکردنەوەیش زۆر پێویستە بۆ ئەوەی کە مەوزوعی کۆرۆنا بوەستێنێ و کەمی کاتەوە، چونکە ئەگەر بزانین ئەگەر هەروە بڕە پاکردنەوە نەبێ و خۆڵ و خاشاک و پیسی لە شار بڵاو بێتەوە، ئەوە یارمەتیەوەدا کە زیاتر ڤایرۆسی کۆرۆنا مەترسیدار بێ و خەڵکی لێ بترسێ. بۆیە لە چاوی کامێرەکانتانەوە داواکارم ئەم پەیامە بگەێنە خەڵکی بە شەرەف و بەڕێزی شاری کەرکووک بە هەموو چین و توێژەکانیانەوە، چونکە ئێمە لێرەین لە خزمەتی ئەوانین. ئەگەر کەم تەرخەمیەکمان کردبێ لە ئێمەوە نییە لە دابەزینی پارەکەیە، باوەڕتانە بێ هەموو ئەو برا بەڕێزانە و با بڵێن یارمەتی مامۆستا معاون و هەموو مەسوول قسمەکان و مەسوولی شعبەکان شەو ڕۆژ من بە تەلەفۆن لەگەڵیانم و کەناڵی ڕاگەیاند ئیعلامی بەلەدیەی کەرکووک لەگەڵ ئیعلامی مەحافەزەی کەرکووکە بەدائیمی هەر کە حاڵەتێکە بێ بۆمانە نێرین، ئێمە ئەینێرینەوە بۆ بەشەکان بۆ قاتعەکانی چارەسەرێکن و ڕسمێگرن و بۆمانە نێرنەوە. بەڵام ئێمە ناتوانین هەموو کەرکووک بە سعات و 2 سعات هەمووی بسوڕینەوە. لە ڕێ ئەم برادرانە و لە ڕێی مەسئولی خەدەماتەکانەوە هەمویان بەدەستا قسووریان نەکردو و هاوکاری پاکردنەوەی ئەو خۆڵ و خاشاکانەکەن. بەڵام ئێمە ئەو پارەیە زۆر کەمە داوامان کردووە لە وەزارەت و بەڕێز پارێزگاری کەرکووک بە سوپاسەوە کتابی کردەوە. کتابەکان ئێستا ئەخێنە ڕووی جەنابتان. ئێمە ئەو کتابەمان لە 2/3 لە 23/2 بۆ هاتووە کە پارەی پاکردنەوەی کەرکووک لە 600 دوای ئەوەی ملیار 200 بۆ 600 لە 600 شەوە دابەزێتە 200. دوای ئەوە کتابێکم بۆ بەڕێز پارێزگار کرد کە گوایە ئەو بگورە ئەمەیانە ئەو پارەیە بەشمان ناکە، بەڵکو لەگەڵ هەموو ئەو جیهاتانەی وەزارەت و وەزارەتی دارایی قسە بکاو بۆی بۆمان چاکەنەوە.